نزیک بە 40 ساڵ دەبێت ناوچە سنووریەکانی سۆران و تۆمان ئەمنیەت و ئاساییشیان تێک چووە بەهۆی شەڕی وڵاتانی دراوسێ لەگەڵ پارتە نەیارەکانیان. ناوچەکە ئارامی بۆ ژیانی هاوڵاتیان تیانەماوە و ناتوانن ئازادانە ژیان بگوزەرێن و بژێوی ژیانیان دابین بکەن. هاوڵاتیانیش دەڵێن گەڕاندنەوەی ئارامی بۆ ناوچەکە ئەرچی لە پێشینەی حکوومەتە و پێویستە حکوومەت چیتر لە نائارامی ناوچەکە بێدەنگ نەبێت. ئەو نائارامیە بۆتە هۆی کێشەیەکی زۆر گەورە بۆ ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان. خەڵکێکی زۆر بۆ بەدەستێنانی بژێوی ژیانیان ڕویان لە ناوچە سنووریەکان کردو بە تایبەتی لە وەرزی هاوینان کە پشت بە کشت و کاڵ دەبەستن ئەو خەڵکانی کە دەچن بۆ ئەو ناوچانە لە وەرزی هاوینان کە بەشی زۆرایەتی خەڵک ڕوو لەو ناوچانە دەکەن بۆ بەدەستێنانی بژێوی ژیانیان و هەروها ئەو ماڵە ڕەوەندانەی کە لەوێ ئەژین ژیانیان کەوتۆتە مەترسی. پێویستە لەسەر حکوومەتی فیدرالی عێراق و هەم لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی ڕاگررتنی ئەو بردومانانە بدەن لە هەمان کادا پێویستە قەرەبۆی زیان لێکەوتوان زیانە جیانی و مادیەکانی خەڵکی بێگومان خەڵکی سڤیل لەو بردومانانە دەبێتە قوربانی و پێویستە حکوومەتی عێراق سەروەری خاچ خۆی بپارێزێت و هەرێمی کوردستانیش بە هەماهەنگی پێکەوە قەرەبۆی زیان لێکەوتوانی ئەو بردومانانە بکەن کە ئەمە لەلایەکی دیکە زەرەر بە کەرتی گەشتیاری و لە هەمان کادا زەرەر بە کشت و کاڵیش دەگەێنێت. بەپێی یاسا نێودەوڵەتیەکان پاراستنی سنوورەکان و گەڕاندنەوەی ئارامی ئەرچی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانە بە بۆچوونی چاودێران ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان ئەگوزەرێ حکوومەتی هەرێم و عێراق ئەخاتە ژێرپرسیارەوە و نەمانی ئارامی دانیشتوانی سەرسنوور بە پێشێلکردنی یاسا و بەرژەوەندیە حیزبیەکان ئەژمار دەکەن. لە هەموو لایەکەوە ئێمە سنوورەکانمان پێشێل دەکرێن، هەم سنوورە ئاویەکانمان، هەم سنووری ئاسمانیەکانمان، هەم سنووری زەویشمان ئەرزیشمان پێشێل ئەکرێتن. ئەرچی پاراستنی وەکو دەڵێ ئەرچی سەرەکی پاراستنی ئەم سنوورانە لە ئەستۆی حکوومەتی ناوەندیە بە دەرەجەیەک بە دەرەجدوو لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە بە ضمنی ئەوەی هەرێمێکە هەرێمێکی فیدرالیە لە ناو حکوومەتی ناوەندیە. بۆیە ئەرچی هەردووکلایەنە بە پێی یاسا نێودەوڵەتیەکان کە ئەم سنوورانە بپارێزن. پێشێلکردنی ئەمانە پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکانە. لە ماوەی مانجی ڕابردوو لە دەڤەری برادۆست و بناری قەندیل 9 کەس بەهۆی بەردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا بریندار بوونە و 4 کەسی شەهید بوونە و ساڵانە ڕووداوی جەرگبڕی هاوشێوە دووبارە دەبێتەوە و هاوڵاتیانی مەدەنی دەبنە قوربانی. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.